پرۆسەیەکی گرنگی عێراق و کوردستان کە هەڵبژاردننی پەرلەمانی و بەڕێخستنی بڵێ دووبارە سازانەوەی مؤسساتی ئەم وڵاتەیە لەسەر ئەساسی تر ئەو پلتفۆرمانەی ئەو لایەن و بڵێ هێز و هەتا تا کەسانی کە پێشکەشی دەکەن بۆ خەڵک بۆی تر دەنگیان پێ بدەن لە پەرلەمانی عێراق بۆی بێتە ببن بە داکۆکی کار لەو پلتفۆرمی کە بڵێ پێش هەڵبژاردنەکان بە خەڵکی دەگەێنن و من پێم وایە ئەم پلتفۆرمەی کە هەردوو حیزبی کۆمسیۆنی کرێکاری عێراق و کوردستان هەروەها لەگەڵ حیزبی شووعی بڵێ گەیشتونەتە ڕێکەوتنێک کە کاندیدێک هەیە بە ناوی خاتوو تاهیرە یوسف عەزیز کە لە کاندیدی ژمارە 342 لەسەر لیستی کۆتاکانە کە پێم وایە ئەمە فترەیەکی ویست تاکو ئەم پلتفۆرمەی ئێمەیان قبوڵ کرد بە داوێتی ئەم بەڕێزە کە وادی داوە و بەڵێنی داوە کەتر ئەم پلتفۆرمە بتوانێت بەشی زۆری ئەو خاڵانی کە لەناو پلتفۆرمەکەدا هاتووە بتوانێت دیفاعی لێ بکە یانتر بتوانێت دەستکەوتێ بەدەستبێنێ بۆ ئەو ئەو چین و کۆمەلگا ئەو چین و لایەنانەی کەتر لە پەرلەمان دەتوان وەکو حەقێکی تر بەرزی بێن بەرحەڵ بەنسبە منەوە کە لە فدراسیۆنی پەنابەرانیش دەکەم یان خودی فدراسیۆنی پەنابەران زۆر جێگەی دەستخۆشیە کە کەسێک لە ناو پەرلەمانی عێراق هەستێ بە داخوازیکردن یان بەدیهێنانی لاینکەم حەق و حقوقێک کە پەنابەر هەیەی لەوەی کە حەقی نیشتەجێبوون کە حەقی ئەوەی کە بەتایبەتی ئێمە ساڵانی زۆرە لەگەڵ دیپۆرتکردنی پەنابەران ڕوبەڕووبەر دەبینەوە کە حکوومەتی عێراقی و هەتا حکوومەتی کوردستانیش وەکو پێویست ناتوانن یان نیان کردووە یان ئەگەر زەختێک نەبێ هەر ئایا خەنە سزیشەوە بتوان ژیانێکی نۆرمال دروستکەنەوە لە ڕێگەی پێدانی بڵێ داهاتێک کە بتوان ئەو کەسانە کە هیچیان نەماوە لە عێراق و کوردستان بتوان دووبارە سەر دەست بە ژیانێکی تازەکەنەوە ئەگەر هاوڕە تاهیرە بوێ بە یەکێک لەو کەسانەی کە لە پەرلەمانی عێراق دیفاع لەم حەق و حقوقی پەنابەران بکە ئەمە بۆ ئێمە دەستکەوتێکی زۆرە چونکە خودی مەسەلەی پەنابەران مەسەلەیەکی حقوقیە مەسەلەیەکی مؤسساتیە چۆنتر بەپێی ئەو حقوقی و مؤسساتی کە بڵێ نەتەوەیەکگرتوەکان دایناوە بۆیە دەکرێت لە وڵاتەکانیشی تر بەپێی و حقوقە تر دیفاعی لێ بکرێت بەڵام کەسێک نەبێ ئەم دیفاع بکە ئیتر حتمەن تر حەقی پەنابەر ئیتر وەکو چۆن لەوەی کە لە شوێنی خۆی هەڵکەندراوە و لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و جنسی و دینیەوە توانای ژیانی نەماوە شوێنی خۆی لەگۆڕێ بۆیە تر ئەگەر بۆ گەڕانەوەش دەبێ ئەو وڵاتانە ئامادە بن کە ترم کەسانە وەرگرنەوە بۆی ژیانێکی نۆرمال لە وڵاتی خۆیان و لە زێری بڵێ باوەپیری خۆیان بتوانن دەست بە ژیانی تازەکەنەوە من لەبیرمە کاتی خۆی فدراسیۆنی پەنابەران لەگەڵ هەتاکو لەگەڵ وەزارەتی ماف و مرۆڤ لە کوردستان دانیشتین هاوڕێدەشی لەگەڵ پەرلەمانی عێراق هەتا وەزارەتی عێراق دانیش هەتاکو محەممەد سودانی شیعی کە ئەو کاتی سەرۆکی مافی مرۆڤ بوو وەزارەتی سەرۆکی بڵێ ئەو وەزارەتە بوو یعنی دنیا قسەی کرد دنیای وعدیدا کە ئەمە بکە بەڵام کە بوو بۆ وەزیر هەر وەزارەتەکەش نەما قەزمەیەتر ئێمە ئەگەر لە ڕووی پەرلەمانەوە چەند کەسێکمان هەبێ چەند کوتلەیەکمان هەبێت دیفاع لە مافێنەبەرانکە حتممە تر بە دوواداچوون بۆ ئەو بەڵایان دەکەین کە پێیان داوین نەگۆکو محەممەد سودان ینی هەر قسە بێ و دوایش هیچ کەس نەبێ لێ پێچێتەوە چونکە بەدەنگی من تۆ نەچوە و تعین کرابوو وێ من پێمە پەرلەمانی وەسیلەیەکە شوێنەکە بۆ بەدیهێنانی داخوازی
سەرجەم ئەوکانی کۆمەلگا بەڵام ترە بێ چۆن لە شەقام چۆن لە هەموو شوێنێکی دنیا بەپێی شوێنەکانیە بەپێی داخوازەکان تۆ دیفاع لە پەنابەر دەکەی هاتە سەر شەقامت بێ لە ڕێی مؤسسەکان بێ لە ڕێی ئەوەکان بێ لە خودی کەنەدا پەنابەر مشکلەی هەیە ئێستا ئەوە تقریبا بۆ 6 مانگ دەچێت حکوومەت دەوێت قانونێ بۆڕێ لە جی پەنابەر بەڵام لەبەرەوەی ڕێکخراوەکانی مەدەنی ڕێکخراوەکانی دیفاع لە پەنابەر هەموو ڕۆژە بە ئەنواع شێوە لە ئیمزاکۆکردنەوە هەتاکو ڕۆژێکیان دانا بۆ پشتیوانی سەرتاسەری لە هەموو کەنەدا لە چ شاری کەنەدا خۆپیشاندان کرا کە تاکو ئێسام قانونی کە مارکۆنی تەسبیری کابوو تەسبیر نەکراوە دەیخاتە پەرلەمان معارەزەی هەیە ناتوانێت باشی بکوێ بۆ عێراق و کوردستانیش ئێمە ئاوای دەبین ئەگەر کەسانێک هەبێ بتوانن ئەو داخوازی و پلتفۆرمەی کە بۆ کۆمەلگا جا بەشێک لەوانە کە بۆ پەنابەر بۆ حەقی نیشتەجێبوونی پەنابەر بۆ دووبارە ژیانکردنەوەی پەنابەران لە وڵاتی خۆیان کەسێ بێت دیفاع لەم حەق و ئەوکە ئێمە دەستخۆشی دەکەین ئێمە دەنگی پێدەین بە هیوانەوەی هەمومان بتوانین دەنگ بە کاندیدەی ئێمە بدا کە کاندیدی ژمارە 342 ناوی تایرە یوسف عەزیز کە لەسەر لیستی کۆتاکانە سپاسان دەکەم کەیتر گوێتان لە منە بۆیە داوا لە هەموو پەنابەران دەکەم هەتا کە سوکاری خۆم هەتاکو کەسانێک کەتر ڕۆژانە متابعی شوکارەکانی پەنابەران دەکا ئێمە هەر لەوەی کە یەکەم ڕۆژانەوە کەتر لە پەنابەران بووین لە قوبوڵکردنیان لە تەلێکسیان لە ناردنەوەی مردوەکانیان لە ڕێگای هاتوونەهاتی وڵاتانی ئەوروپا هەتاکو سپانسۆرکردنی سەدان کەسمان سپانسۆر کردو بۆ کەنەدا ئەوانە هەموو دەبێت تێبگەن کەتر ئەمە شتێکی بەس دانیە ئێمە چاوەڕمان لیانە کەوانیش لەمڕۆدا بێنە پێش ئەم کاندیدە و بتوانین لە ڕێگەیەوە بتوانین مەیدانێکتر بکەینەوە کە مەیدانی پەرلەمان و مؤسساتە لە عێراق کوردستان بتوانین ئەو کاندیدە سەرکەوێتووە بێ بە سومبلی بەدیهێنانی ئاوەتەکانی پەنابەران و سەرجەم کۆمەلگای کوردستان و عێراق.